بە سیستمێکی دیجیتالی هەمیشە موچە لە کاتی خۆیدا دەدرێ. حکوومەتی بێنەونیە لە وەرگرتنی پارەیە ئەوروپی و لە پێدانی موچەیە ئیفلیچ. هەموو لە چاک دەزانین کە ناوی مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت و پرۆژە نوێیەکانی لە هەر کوێیەک هات یەکسەر مانای وایە کە دەستێک خەریکە بۆ گیرفانی خەڵکی درێژە. ئەم کابینەیە کە خەڵک ناوی ناوە حکوومەتی بێنەونیە کارەکەی بووەتە ئەوەی لە بن هەر بەردێکەوە بێت پارە لە خەڵکی فەقیر بکێشێتەوە. ئەم ڕۆژ بە شایبلۆغانەوە و لەژێر ناوی پێشکەوتنی دیجیتاڵی پرۆژەی ئیپسوڵیان ڕاگەیاندووە کە وەکو بڵێ خەڵک پارەی لێ ڕژابێت و تەنها کێشەی ئەوە بێ کە چۆن پارە بە ئەلکترۆنی بات هاتوونەم پرۆژەیان دروست کرد. ئەم پرۆژەیە ڕێک بۆ ئەوەیە کە چۆن پێشتر بە پرۆژەی ڕووناکی و کارەبای بچوار کاتژمێری لەرزیان خستە گیانی خەڵک و بڕەپارەی خەیاڵیان بۆ ماڵان گەڕاندەوە، ئێستاش دەیانەوێت بە ئیپسوڵە زۆر بە خێرایی و بەبێ مەکۆ ئەو پارەیە لە خەڵک ببڕن. چونکە بە هیچ جۆرێک پارە لەسەر هاوڵاتی زیاد ناکرێت. جارێ 80% ئەو کەسانێک کە بەشدارە لە پرۆژەی ڕووناکی پارە کەمتر دەدەن لە جاران. تەنیا ئەو 20% کە گلەیی دەکەن دەڵێن پارە زیاتر دەدەن ئەوانیش خۆیان بەرپرسن چونکە کارەبای زۆر سەرف دەکەن. ئاخر هەر بەزدی جێگەی پێکەنین و سەرنجە کە حکوومەتێک 3 مانگ بێت مەعاشی دابەش نەکرد بێت و خەڵک پارەی نانی پێ نەبێت کەچی مەسعود بارزانی بە دیار پارێزگاری بانکی ناوەندیەوە دانیشت بێت و باسی سەکۆی دیجیتاڵی و پارەدانی ئەلکترۆنیمان بۆ بکە. بۆیە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک نەک پارەی ئەلکترۆنی تەنانەت پارەی کاشیش لە گیرفانی عاشق نابە چونکە خەڵکی کوردستان هەرچی هەیەە و نیانە لە ژێر ناوی باج و ڕسوماتی جۆرا و جۆر و تابلۆی دوکان و کامێرای پۆینت و پارەی خۆڵ و خاشاک هەموویتان لێ سندووە. ئێستاش کە هەر جوڵێک دەکەن دەڵێن بێنە. بەس کاتێک موچەخۆر دەڵێت کوا مەعاشەکەم یان گەنجێک دەڵێت کوا دامەزراندن و زەوی و خزمەتگوزاری دەڵێن نییە. بەحقیقەت زۆر ناخۆشە کە بابەتی موچە ببێ بە هەواڵی مانگانە و وڵاتێکی وەکو عێراق هەرێمی کوردستانیشتەوە نەئەبوایە ئەمە هەر بابەت بێ. مافێکی سروشتی هەموو هاوڵاتیەکە هەموو فەرمانبەرێکە هەموو موچەخۆرێکە کە پێویستە لە کاتی خۆیدا موچەکەی خۆی وەربگرێت. ئیتر کاتیەوە هاتووە کە بڵێن بەس ئەم هەموو ڕوتانەوەیە هەرکە هەواڵێکتان بڵاو دەبێتەوە خەڵکی ڕەشوڕوود یەکسەر لەرزی لێت وەزانێکە پلانێکی تریکی سەبڕین لە ڕێگان. باشە ئەگەر ئێوە خەمی تەکنەلۆجیا و ئی و می دیجیتاڵیتانە فەرمو لە بری ئیپسوڵا بۆ پارەکێشان پرۆژەی ئیمەعاش ڕاگەیەنە و لە کاتی خۆیدا بەبێ دواکەوتن پارەی ئەو خەڵکە بە. نەک تەنیا کاتێک پارەتانەوێ دەست و پێتان خێر ئەبێت و ببنە حکوومەتێکی ئەوروپی بەڵام کاتێک دێتە سەر پێدانی مافی خەڵک ببنە حکوومەتێکی ئیفلیج و دەستەوەستان.